إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين. برایانی عزیز و خۆشەویستم لە پرۆگرامی زاد بابەتی تەزکیە و تربیە پەروەردە لە قۆناغی دووەم گەیشتینەتە لاپەڕەی 41. كما أن من علامات محبة العبد لله تعالى محبة كلام الله عز وجل. محبة كلام الله عز وجل. عن عبد الله بن مسعود رضي الله عنه قال: من كان يحب أن يعلم أنه يحب الله عز وجل فليعرض نفسه على القرآن، فإن أحب القرآن فهو يحب الله عز وجل، فإنما القرآن كلام الله عز وجل. فقال سفيان بن عيينة رحمه الله: والله لا تبلغ ذروة هذا الأمر حتى لا يكون شيء أحب إليكم من الله عز وجل، ومن أحب القرآن فقد أحب الله عز وجل. خۆشەویستی خوای پەروەردگار یەکێ لە علاماتەکانی ئەوەیە کە کەلامی خوات خۆش بێ. هەر کەسێک کەلامی خوا و قورئانی خۆش بێ معنای وایە خوای خۆشەوێ. عەبدوڵڵای کوڕی مەسعود خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ هەر کەسێ حەزەکە بزانێ کەوا خوای خۆشەوێ یانا با خۆی تاقی بکاتەوە لە قورئانە. ئەگەر قورئانی خۆشویست ئەوە معنای وایە خوای خۆشەوێ، چونکە قورئان کەلامی خوایە. یعنی ئەگەر تۆ خوات خۆش بێ معنای وایە حەزەکەی گوێت لە کەلامەکەشی. سوفیانی کوڕی عویەینە تابعی ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ واللهی ناگەن بە لووتکەی دینداریەتی هەتاوەکو هیچ شتێک ئەوەنەی کەلامی خوا لاتان خۆش نەوێ، یعنی کەلامی خواتان لە هەموو شتێک خۆشتر بوێ. هەر کەسێ کەلامی خوای خۆش بوێ قورئانی خۆش بێ خوا خۆشی بێ. ئەی دەفەرموو خۆت بەلەم ترازووە، تۆ گۆرانیت لا خۆشەویستە یا کەلامی خۆ، تۆ شعرت لا خۆشەویستە یا کەلامی خۆ، تۆ قسەی ئەم و ئەوت لا خۆشەویستە یا کەلامی خۆ، تۆ پەندی پێشینانت لا خۆشەویستە یا کەلامی خۆ. خۆ ئەوانە جاری وا هەیە پەندی پێشینان هەووی لە قورئان و لە سونەتە وەرگیراوە، و جاری وا هەیە شعری باشە، بەس ئێمە باسی ئەو شتەکانی ترەکەین. ئەوانە لات خۆشەویستە یا کەلامی خوا. خۆ تاقی کەرەوە. ئیتر هەر کەسێک ئەگەر ئەو کەلامەی خوای پەروەردگاری لە هەموو ئەو شتەکانی تر خۆشەویستتر بوو ئەوە معنای وایە ئەوە خوای لە هەموو کەسێک خۆشتر دەبێ. و هەر کەسێکیش خوای خۆش بوێ قورئانی خۆش بێ دڵنیا بە خوای تەعالاوی خۆشەوێ، دڵنیا بە خوای تەعالاوی خۆشەوێ. ئەمە زۆر زۆر گرنگە، ئەمە ترازوویەکی زۆر گرنگە بۆ خۆ تاقیکردنەوە. جاری وا هەیە تۆ نازانی ئایا خوات خۆشەوێ یا خۆشت ناوێ، بۆ ئەوەی خۆ تاقیکەی تۆ بزان علاماتەکەی دەرەکەوێ، ینی علامە و نیشانەکەی دەرەکەوێ. ئەگەر وا بووی معنای وایە دڵنیا بە ئینشاءڵڵا دڵت بە خۆت خۆش بێ، ئەگەر وایش نەبووی هەوڵ دەوابە. بەڵێ ثمرات محبة الله تعالى. بەرهەمەکانی خۆشویستنی خوای پەروەردگار. أولا حصوله على محبة الله سبحانه. عن عائشة رضي الله عنها أن النبي صلى الله عليه وسلم بعث رجلا على سرية، وكان يقرأ لأصحابه في صلاته فيختم بسورة الإخلاص: قل هو الله أحد. فلما رجعوا ذكروا ذلك للنبي صلى الله عليه وسلم فقال: سألوه لأي شيء يصنع ذلك؟ فسألوه فقال: لأنها صفة الرحمن وأنا أحب أن أقرأ بها. فقال النبي صلى الله عليه وسلم: أخبروه أن الله يحبه. لبرهمكاني خۆشویستنی خوای پەروەردگار هەر کەسێ خوای خۆش بێ خوای تەعالاش ئەوی خۆشەوێ. ئەمە یەکەم بەرهەمە لە بەرهەمەکانی خۆشویستنی خوای تەعالا، یعنی تۆ خوات خۆش بێ خوای تەعالا خۆش دەوێ. عایشە خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سریەیەکی نات بۆ غەزا، یەکێکی کرد بە ئەمیریان، سەحابەیەکی کردە بە ئەمیری ئەو سریەیە. ئەفەرمێ سەحابەکە هەر کاتێ پێشنوێژی بۆیان نەکرد
لكاتي ركاتي يكم وركاتي دوما كالسورة فاتحة أخرن دواء أو حرشتك بخرن داية كوتايا كي بسورة إخلاص هنا بقول الله واحد هنا. طبعا عندي لا أصحاب كاني كهاوريكاني أو صحابة سير بولا لايان أما بواكا بويا هات نواب ولا في غمر إخوة صلى الله عليه وسلم بيان جرايا وتيان أي في غمر إخوة توفى أنا كسرت كذوتا أميري إما أو هركاتي بيش نجيب وكردين لدواي سورة فاتحة إلا قل الله أحد يرخنا سورة إخلاص يخرنا في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي برون برسياري ليب كم زان بواي كردوه أوان إشكاتي برسياري أن ليكرد وتيان توبوا أكي توبوا تكرد فرموي لبروي قل الله أحد باسي صفة الرحمنك باسي إخلاصك باسي توحيدك باسي قوري خواك لبر أوامن وما كرد من زور حزم كرد أو سورة تبقى الموشنك أو سورة يعني جي كتابتها بولنا وظلمة في غمري خاص الله صلى الله عليه وسلم في بلين يعني مجدي بلين كأخوة تعالش أي خوشة زور قرنقا يعني هني شفت هي تو تصور ناكي يعني جاري وهي بوكو بلي توقع ناكي إلا سرشتكي تو أوك لقوري الدسكري هيك توقعك تو سورة إخلاص ببيت معي نجاتي تو ببيت معي أوي كأخوة على خوشتي به أما زور قرنقا بالراستي. ثانيا حصوله على محبة الملائكة وأهل السماء والأرض. فعن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إذا أحب الله تعالى العبد نادى جبريل إن الله يحب فلانا فأحبه فيحبه جبريل فينادي في أهل السماء إن الله يحب فلانا فأحبوه فيحبه أهل السماء ثم يوضع له القبول في الأرض. هيك كتير لو شتاني كمحبتي إخوة يعني أبيته هوكاري يعني خوشويستني إخوة تعالى أبيته هوكاري أويك خوشويستي ملائكة بدا سهيني خوشويستي أهل آسمان كانوا زي بدا سهيني. أبو هريرة خوالي الرازي بأفرمي في غمري خواه صلى الله عليه وسلم فرموي أجر خواه تعالى بنديكي خوش بوي أجر خواه تعالى كسيكي خوش بوي بانگ جبريلك أفرمي جبريل خواه تعالى فلانا كسي خوش بوي توش خوش بوي أفرمي جبريلش خوش بوي هاشان بانگ لأهل آسمان أكا الله خواه تعالى فلانا كسي خوش بوي إيوش خوشتان بوي أفرمي أهل آسمانيش حموي خوشيان أبي هاشان خوشويستي أو كسا لناو أهل أرزشا قبولي بو أبي يعني واي بيتي خلقي زويش خوشيان بوي كوابو هر كسي خواي خوش بوي بيقمان بيلوي كخوايش خوشي بي ملائكي خوايش خوشي بي ولهميان طيبتي تر جبريل عليه السلام هاشان أهل آسمان هميان خوشيان بي هاشان قبولي شي بودا عندي لسر زوية جاري واحد بياي واحد تو حر لجيان تندبيني ويكم جارة أيبيني حال خوتو خوش تبي أي سبياي واحد يعني تو عجائب دي تو بو أنا خوشويسي أم زلامة لنا وضلتا جيجير بوا من دنيا بو إيشي كي حكلي السازي شو من دكانك هوار ريم كوتر اگر رام زان شي دوك لام داله دكانك اللي يكشكابو ك شو مجوره و بيايا كم بيني اقل غنجيكا انا دكانك سلام ممكن او اندب جواني سلامك كان سندو بتايبتي بياوا يعني بتمنى كحاجي يعني ود حاجي حال اخو سبحان الله يعني ظلم كرايه هذا سرتها ظلم كرايه وبو بياوا بتايبتي وأول موضوع كم بباس كوت من موضوعك أواهية يتر أو ندب خوشي أما ندب متواضعي بخاكية لقلت آواتي قلب بابتك أبو يتر نتزاني شي لقل أم بياوا بكي يعني هر كوملك ريشكي جوان كوملك نور اللي أباري براسي نازم بلمشي يعني إيشكا أمنا منو تمام إيشكا قرز بأمنا آسان بو خمج عجائب لا إيشكا دعاي بيحياوتم بيني تم بيحياوت شونا بيني شن يعني
نوری لێ ئەبارێ ئەم پیاوە بۆ ئەوەنە خۆشەویستە بۆ ئەوەنە حەزەکەی هاوڕێتی بکە بۆ ئەوەنە حەزەکەی لەگەڵ تا بێ يعني باوەڕەکەی تقریبا نیم ساعات یەکەمتر بەیەکەوە بووین حەزمە کرد ئەم پیاوە حال لێم دا نابڕێ بەبێ ئەوەی ناوی بزانم يعني ناوی نازانێ ئیسش ناوی نازانم هەنێ کەسەیە چونکە خوا خۆشیەوێ چونکە جبریل خۆشیەوێ چونکە ئەهلی ئاسمان خۆشیانەوێ قبولی بۆ دانراوە لەسەر زەویە بەتاکید ئەهلی زەویش خۆشیانەوێ. ثالثا حصوله على حلاوة الإيمان. قال النبي صلى الله عليه وسلم: ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان: أن يكون الله ورسوله أحب إليه مما سواهما، وأن يحب المرء لا يحبه إلا لله، وأن يكره أن يعود في الكفر كما يكره أن يقذف في النار. خۆشویستنی خوای تەعالا شیرینی لە دڵتا دروستەکە شیرینی ئیمان چێژەدا بە ئیمان یعنی چێژی ئیمان ئەخاتە ناو دڵتەوە خۆشویستنی خوای پەروەردگار ئەبێتە مای ئەوەی کەوا هەست بە شیرینی و چێژی ئیمان بکەیت. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لەو حەدیثە ئەفەرمێ سێ شت هەیە لە هەر کەسێکە هەبێ هەست بە چێژی ئیمانەکە طبعا هەرسێکی بەیەکەوە سێ شت هەیە لە هەر کەسێکە هەبێ هەست بە چێژ و لەزەتی ئیمانەکە. یەکەمیان خوا و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە هەموو شتێ خۆشتر بوێ خوا و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە هەموو شتێ خۆشتر بوێ و هەر کەسێکیشی خۆشەوێت تەنها لەبەر خاتری خوا خۆشی بوێ و حەز نەکات جارێکی تر بگەڕێتەوە بۆ سەر بێدینی و بێ ئیلتیزامی و کوفر و بێ خوانەناسی وەکو چۆن حەز ناکا بیخەنە ناو ئاگر ئاوا حەز ناکا بگەڕێتەوە ناو کوفر و بێ باوەڕی یعنی ئەم سێ سیفەتە لە هەر کەسێکە هەبێ والله هەستەکە ئیمان شیرینیەکی هەیە یعنی هەست بە چێژێکەکە لە ئیمانیا ئیتر جارێکی تر حەز ناکا بگەڕێتەوە سەر بێدینی و بێ باوەڕی خۆ لەوانەیە هەر یەکێک لە ئێوە ینی بە تەجروبە لەوانەیە لە حەڵات هەیە شیرینی ئیمان دێتە چێژێکە بینی هەست بە چێژێکەکەی نایگۆڕێتەوە بە هەموو دنیا نایگۆڕیتەوە بە هەموو دنیا یعنی هەموو دنیات بنێ تو ئەو چێژە لەو کاتە نادەی ئەگەر بێت و ئەم چێژە بە بەردەوامی بێت چەند خۆشە. من لە وتاری ئەم جمعە باسی حاڵەتێکم کرد باسی خاڵێکم کرد وتم باسی دەسڵاتم کرد یعنی کە دەسڵات چۆنە بەراوردی دەسڵات وتم قەسەم بە ڕەب العالەمین و ئەو سوێنەشم کە خوارد هەلەو کاتە یعنی لە کانگای دڵمەوە خواردم وتم قەسەم بە ڕەب العالەمین هەرچی موڵکی ئەوان هەیە بە یەک لەحزە و بە یەک لەزەتی مە نایگۆڕمەوە هەرچی ئەوان خۆشی ئەوان هەیە خۆشەکە ئەوان چییە یعنی ئەگەر بیری لێ بکەیت ئەوان لە چی خۆشیە کاژێ چی کار بەدەستێکەیە ئەمڕۆ لە مەنسەبەکەی ناترسێ لە ترسی مەنسەبەکەیە دەیە حتا جاری وایە لە نزیکترین کەسەکانی خۆی سڵەکاتەوە چی خاوەن پارەیەکەیە یعنی بڵێ وەڵڵاحی ئەو پارە لەزەتی بە ئەو بەخشیوە لە هەموو ژیانێ تەسەورەکەم شتێکم بینی ئەو ڕۆژە ئیبراهیم تاتلس طبعا ئیبراهیم تاتلس هەم لایەنی شوهرەتەوە جەنابتان ئاگادارن گەیشتۆتە چی شوهرەتێک یعنی حتا تەنانەت ڕئیسەکان حەسابی بووە کەنوەکو ئوردوگان و هەم لەلایەنی پارەشەوە خۆتان ئاگادارن کۆمپانیاکانی و دەوڵەمانی ئیبراهیم تاتلس زۆرە ئەو ڕۆژە شتێکی سەیری ئەوت ئەو شتێک کە منی زۆر بێتاقەت کردووە ئەوەیە کە ئێستا حەست ئەەکەم ئەیوت حتا جاری وایشە یعنی وەکو ئەیویسمەوە گوێم لێ ئەکرێتە بەری گوێم کەوا بنەماڵەکەم چاوەڕوانی یعنی کەس و کارەکەم چاوەڕوانی مردنی منن بۆ ئەوی پارە و ماڵەکەم دابش کرد ئەوی هیچ شتێ ئەوە نەوێ بێتاقەتم ناکە هیچ شتێ ئەوە بێتاقەتم ناکە کەوا هەمووی دەمیدا چەقاندووە چاوەڕوانە من کەی بمرم تا ماڵەکەم دابشکەن و بۆ خۆیان لە چێژی لێ وەرگرن فەرموو زۆر سەختە زۆر سەخت هەر ئەوە ببێ ژیانت خۆشییان ئامێنێت ئیستا تو هەستکەی ژنەکەت تەماحەتیەکە حەز لە مردن دەکە هەستکەی کوڕەکەت تەماحەتیەکە حەز لە مردنەکە هەستکەی کچەکەت لەبەر مەسلحەتێتە دەوردا هەستکەی خزم و کەسوگارەکان ماساوت بۆکەن مەسلحەتیان پێێتە تەماحیان پێێتە ئیتر هیچ لەزەتێکی دنیا
رابعا النجاة من النار، كما قال تعالى: والذين آمنوا أشد حبا لله ولو يرى الذين ظلموا إذ يرون العذاب أن القوة لله جميعا وأن الله شديد العذاب. فالعذاب على من لا يحب الله تعالى. أما المؤمنون فقد آثروا محبة الله على محبة ما سواه ففازوا بالنجاة من العذاب. یەکێکی تر لەو بەرهەمانەی کە لە خۆشویستنی خواوە دەستەکەوێت ئەوەیە کە ڕزگارە بی لە ئاگری جەهەنەم، ڕزگار تەکە لە ئاگری جەهەنەم. خوای پەروەردگار ئەفەرمێ ئەو کەسانەی کە ئیماندارن زۆر زۆر زیاتر خۆیان خۆشەوێ. جا ئەگەر بزانی ئەگەر چاوت لێ بێ ئەوانەی کە ستەمیان لە خۆیان کرد و خۆشەویستی خەڵکی تریاندا بەسەر خۆشەویستی خۆیە حاڵیان چۆنە کاتی ئاگری جەهەنەم و سزای قیامەت ئەبینن، ئەو کاتە بۆیان دەرەکەوێ بەڕاستی کە قووەت و هێز دەسڵات و شکۆمەندی تەنها بۆ خوایە، عزت تەنها بۆ خوایە. ئەو کاتە بۆیان دەرەکەوێ پەنجەی خۆیان ئەگازن، ئەو کاتە ئەزانن هێز و دەسڵاتی خوا چەند گەورەیە، بەڵام تازە کار لە کار ترازا و سزای خوای تەعالا زۆر تو دەبەسەریانەوە. بەڵام ئەو کەسانی کە خۆیان خۆشەوێ و خۆشویستنی خوادن بەسەر هەموو خۆشەویستیەکانە بەڕاستی ئەوانە ئیبەنەوە، ئەوانە ڕزگاریان ئەبێ لەو ئاگرە، ئەوانە خوای تەعالایان خاتە بەهەشتانێک کە ڕووبارەکان بەژێریان ڕێەکە کە ئەوەی خۆشی بێ و ئەوەی لەزەت بێ لەو شوێنە هەیە. هیچ لەزەتێک لە بەهەشتا نەبێ، تەنها ڕازیبوونی خوا نەبێ لەسەرەوەی هەموو خۆشەویستیەکانە. چجا خوات لێ ڕازی ئەبێ، تۆ لە خوا ڕازی ئەبی، رضي الله عنهم ورضوا عنه، ئەوەی حەزی لێ بکەی خوای تەعالا پێ تێدا، ئەوەی تامەزرۆیت، ئەوەی کە قەت بە خەیاڵتە نەهات خوای تەعالا پێ تێدا. فيها ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. يعني ئەوەی کە چاوان نەیدیتنە، بە حەیاتی چاو نەیبینیوە و گوێش بە حەیاتی نەیبیستوە و قەت بە دڵیشتا نەهاتوە، وەکو خوتورەش لەوێ خوای تەعالا ئامادەی کردووە. لەوێ لا خوف عليهم ولا هم يحزنون. ترس نییە، نەترس نەخۆشی، نەترس نەمانی دەسڵات، نەترس پارە و برسێتی، نەترس ژن و مناڵت لە دەست دەرچێ، نەخەم و خەفەتی ئەوەت هەیە ژن بێنی، خانە دروستکەی، ئیش و کاسبی بکەی، ڕۆژێ نەچم بۆ ئیش ژیان تێکەچێ، نەترسی ئەوەت هەیە وەڵا ئێران دای لە ئەمریکا، ئەمریکا دای لە ئێران، ئیسرائیل هات نازانم چی کرد. ترسی ئەوەت نییە کەوا موچە هات و موچە نەهات، ترسی ئەوەت نییە، ئەمانە هیچی نامێنێت، هیچی نامێنێت. ترسی پیریت نییە، ترسی نەخۆشیت نییە. ئەخر براینە گەورەترین ترس ئەوەیە، گەورەترین ترس ئەوەیە تۆ ترسی نەخۆشکەوی. ئیسە خۆشترین میوە ئەبینی ناتوانانی زیاد لە حەدی لێ بخۆی، خۆشترین نیعمەت ها لە بەردەستە ناتوانانی زۆری لێ بخۆی، لەبەرەوە ئەترسی نەخۆشکەوی، ئەترسی حەقی لەزەتەکەت لێ بکاتەوە، هەر یەکسەر لە دوای ئەوە حەقی چێژەکەت لێ بکاتەوە. تۆ ئەترسی پیر ببی، ڕۆژ بە ڕۆژیش پیرەبی، ڕۆژ بە ڕۆژ هەست دەکەی هەڵێکی زیاتر لە ڕیشت لە سەرت لە قژی سەرت سپی ئەبێ، یەکسەر هەر نیوەی نەفسیەتت ئەڕۆخێنێ، هەست دەکەی ڕۆژ بە ڕۆژ تەسلیمی ئەمر و ئوموری خۆت تەسلیمی مناڵەکان دەکەی، ڕۆژ بە ڕۆژە بەر چاوتۆ کوڕەکەت گەورە ئەبێت تۆ بچووکە بیتەوە. ئەو کوڕێک کە چەندێک لەژێر دەستی تۆ بووە و تۆ ئەمرت کردە سەریا، هەست دەکەی ڕۆژ بە ڕۆژ دەسڵاتەکە لە دەست دەرەچێ کە دەژێر دەست ئەو تۆ لێ دەسڵات دەبی. هەست دەکەی بەردەوام پێویستت بە خەڵکی ترە، بەڵام لەو ڕۆژە پێویستت بە کەس نییە، لەو ڕۆژە تەمەنت ناگۆڕێ، یەک تەمەنە، لەو ڕۆژە ئەوەی خۆشی بێ و چێژ بێ هەیە بەبێ ماندوو بوون. لەو ڕۆژە پێویستت بە فلیپینیەک نییە بێژی موچەی باشم وایە تا فلیپینیەک خزمەت پێ بکردایە، تا بەنغلادیشیەکەم بگردایە لە ماڵە ئیش و کارەکانی بۆم ڕاپەڕاندایە، تا نازانم چیەکەم بکردایە، پێویستت بەمانە نییە. خوای تەعالا خۆی ویلدان مخەلەدونی داناوە خزمەتت دەکا. پێویست بەوە ناکە ماندوو ببی لەو دارانە میوەکان بکەیتەوە، بەڵکو قوتوف و هادانیە، خۆی کە هەر حەزت لێ کرد دەستی بۆ درێژەکەی خۆی دێتە ناو دەستەوە. ئەسڵەن باخەکانی باش پێویستی بە ئاودان نییە، پێویستی بە خەرجکردن نییە، پێویستی بە کیمیایی نییە. ئەسڵەن ئاوەکەی پێویستی بەوە نییە ماندوو ببی تەصفیەی بکەیت، پێویستی بەوە نییە بیری بۆڵکەنی، بەڵکو ئاوی، بەڵکو
ڕووباری ئاوت، ڕووباری عرەقت، ڕووباری شیر و ماستاوت، ڕووباری عسل و هەنگوێنت، هەموو بە وەک ڕووبار بەژێتە ڕێکا و هەمووی مصفایشە، مصفا کامل، بێ عەیبە، بێ غەشە، بێ ئەمانە هەیە. تۆ لەمە ڕزگارت لەوە ڕزگارتە بێ لەوە ئاگرە ئەمە دەسەکەوێ وە مستحقیەوە نییە تۆ عەزیەتی بۆ بخۆی، مستحقەوە نییە تۆ خۆشەویستی ئەو خوایی کە ئەوەت پێدا نەیدەی بەسەر هەموو شتەکانی ترە. برایە ئیسە تۆ ژنەکەتت بۆیە خۆشەوێ لەبەرەوەی ئەم ژنەتە بە یەکەوە بژێن و بە کەڵکی یەک بێن، کوڕەکەتت بۆیە خۆشەوێ ومێدت هەیە ئەم کوڕە سبەینە خزمەتت بکات، کچەکەتت بۆیە خۆشەوێ بەو تەماحێکەیە ئەمانە هەیە ئەیدەی خوایەک ئەمانەت گشتی بۆ دەبرەکە، ئەمانەت گشتی بۆ دەبرەکە. حەق نییە خۆشەویستی ئەمان هەر هەمووی بکەیتە قوربانی خۆشەویستی خوا، لەبەر خاتری خوا نەوێ ئەمانیشت خۆش نەوێ. حق. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.